ئێمە کە دەستمان بەو ئیشەکرد دەستمان بەو ئیشەکرد پێشتر ینی چوین بۆ تورکیا بە وڵاتی تورکیا سەردانێکی تورکیامان کردەوە و جیازانەی کە لەوێ بوون بە شێوازە هەموو جیازەکانی ئەڵمان و پێشکەوتوو بوون بیرم لەوە کردەوە کە بێم لە کوردستان و پشت بە خۆمان بەستین و پشت بە موادی هاوردەکرا و بە هیچ شێوەیەک نەبەستین خۆشبەختانە هاتم لە وڵاتی خۆماندا لە کوردستان ئەو شتانەم دروست کردووە کە خۆشبەختانە سەرکەوتنێکی زۆر چاکم هەبووە ینی نەجاعەتێکی 100% هەیە بۆ نمونە ئێستا جیازێکم دروست کردووە ئەوە دژە ژینگەیە ئێستا من ئیشم لەسەر ئەوە کردووە کە بیکەم بە دۆستی ژینگە ینی بە دۆستی بە دەستکارێکی کەمەوە دەتوانین سوودی لێ وەربگرین بۆ سەمات پێکردن لە جیادەوەی کەمە گژ و گیای پێ لە ناوبەرین من هەستاوم ینی گۆڕیمە بە دەستکارێکی زۆر کەم بۆی کە موادە وەکو گەنم وەکو جۆ وەکو ئەوانەی کە سەمادی پێ دەکرێت هەر ئەبەوە پێ بکرێت و سوودێکی زۆر باشیرێ. ئەو کارگەی ئێمە عنی ڕاستەوخۆ هەلی کاری بە حکومە کارگەمان بە کارگەی بچووک ناسراوە لێرە هەلی کاری بۆ 4 نەفەری ڕاستەوخۆ دروستکردوی هەلی کار بۆ 4 نەفەرە بەڵام ناڕاستەوخۆ دیکە 25 نەفەر زیاتر کاری تێدا عنی ئیشی تیا دەکا بۆ مواد نەقڵکردنەوە بۆ مواد هێنان و بۆ کرێکاری کە ئەوە دەکرێت و موادێکی کە مە پشمان بەستووە بە سەرپەرشتیار کە خۆشبەختانە کە هاژەی کچم کە لە بوارەکەی خۆیدا عنی خەبیرە هەموو لەژێر ڕێنەمایی لەژێر ڕێنەمایی ئەودا ئەو شانە تەواو دەکەن.